کۆمەڵێک بیر و ڕاگۆڕینەوە و ڕاوێژ دەگەڵ کۆمەڵێک ئەکادیمی و نووسەر و خەڵکی خەمخۆر بە کەلتوری سیاسی نەتەوەی کورد ئێمە لە مانگی حەوتی ساڵی 2018 دەستمان بە کاری خۆمان کردو دوای وەرگرتنی ڕەزامەندی و مۆڵەت لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان بە چالاکی خۆمان کردووە لە بوارەکانی سەقافەتی سیاسی و ڕۆشنبیری سیاسی کورد. دیارە ئەم بوارە ئامانجی ئێمە ڕاستکردنەوەی هەندێک هەڵە و کەموکوڕی میتۆدۆلۆجیە کە ئێستا لە کوردستان هەیە، هەستەکەین دەستێک هەیە، ئیرادەیەک هەیە، خواستێک هەیە بۆ ئەوەی وشیاری سیاسی کورد تێک بدا، مێژووی سیاسیمان تێک بدا و وا بکا کە نەتەوەی کورد نەتوانێت بکەوێتە سەر پێی خۆی جۆرێک لە سەقافەتی خۆتەسلیمکردن بە داگیرکار و نەمانی ئینتیمای نەتەوەیی لە هەموو ئاستەکانی سەقافەتی کوردی ڕەنگی داوەتەوە بەداخەوە کە ئێمە ئەگەر بێت و فریانەکەوین و برێکێکی بۆ داننین بەڕاستی کاریگەری زۆر خراپ لەسەر مێژووی ڕۆشنبیری ئێمە دائەنێ وەوا ئەکا کۆمەڵ جیلێک پەروەردە ئەبێ کە لەسەر سەبارەت بە کوردستان، سەبارەت بە کورد، سەبارەت بە کەلتوری کورد، سەبارەت بە خەمی نەبوونی دەوڵەت هیچ نازانێ و گرنگیشی پێنادا. لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ناوەندێک بۆ بیری نەتەوەی دروست بکەین و لەسەر ئەساسی توێژینەوەی ئەکادیمی کار بکەین و وا بکەین شتەکانمان بە بەڵگە بێ و چاوێکی کراوە بین بۆ نەتەوەی کورد لەسەر جیهانی دەرەوەیش. یعنی ئیستا یەکێک لە ئیشەکانی ئێمە ئەوەیە کە دۆسیەکمان هەیە بە ناوی کورد لە چاوی ئەواندا مەبەستمان نەتەوەکانی تر، خەڵکی تر، نووسەرانی غەیری کورد و خەڵکی بیانی چۆن سەیری کوردەکەن، چۆن سەیرمانەکەن. ئێمە ئەوەندەی کە بتوانین بەم ستافەکەمەی کە هەمانە ئەوەی کە لەسەر کوردە نووسرێت ئەیهێنین ئەرشیفەکەین و وەریەگەڕینە سەر زمانی کوردی بە هەموو ئەمانەتێکەوە. لەبەرەوە مەبەستمان لە چاوەکە ئەوەیە کە چاوێکی بینەری کورد بین بەسەر کۆی بارودۆخە سیاسی و فەرهەنگیەکان لە دنیا. سەرەتا بەخێربێن، من کاژان محەممەد کارمەندم لە ناوەندی چاوی کورد بەشی پەیوەندیەکان. کار و چالاکی من لێرە بەشی پەیوەندیەکانە، سازکردنی چالاکی و کۆکردنەوەی ئەو کەسانەی کە لەو چالاکیە بەشدارە بن. ئێمە پەیوەندێکی زۆر زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە. من بەڕێوەبەری بەشی ماپەڕی ناوەندی چاوی کوردم. تەمان ماپەڕەکەمانە بێ بە دوو بەشۆ، بەشی کوردی و بەشی ئینگلیزیەکەیە. تر ئێمەش دێرە هەر کار و چالاکێکی ناوەند هەبێت ڕاستەوخۆ بە شێوەیەک داگرین و بۆ ئەوەی هەموو ئەو کەسانی کە سەرنج و تێبینیان هەبێت لە هەر بابەتێکە یەکسەر ئێمە ئامادەین بۆ وەڵامدانەوە و هەر بابەتێکی گەرما و گەرمیش هەبێ ڕوودادە ناوچەکە چ لە کوردستان بە تایبەتی و چ لە عێراق و لە ناوچە هەرێمایەتەکان ئێمە ڕاستەوخۆ بابەتی لەسەردا ئەگرین و نووسەران شتمان بۆ نووسن. بەڵێ بێگومان ئێمە سایتەکەمان سایتی فەرمی چاوی کورد.com ئەوە بەش ئینگلیزیشمان هەیە و هیوادارین بتوانین بارودۆخمان ئەگەر گونجاو بێ بتوانین تەمەنی ناوەندەکەمان ئەگەر درێژ بێ لە داهاتوە ئێمە بتوانین بەشی عەرەبی و بەشی ئینگلیزی و بەشی فارسیمان هەبێ وەکو سەرەتا. ئیستا بەشی ئینگلیزیمان خۆشبەختانە هەیە. ئێمە پوختەی ئەو نووسینانەی کە لە بەشی کوردی بڵاوەکرێنەوە ئەکرێنە ئینگلیزی و لە پەیوەندی بەردەوامیشێن لەگەڵ نووسەرانی دەرەوەی کوردستان بۆ ئەوەی بتوانن هاوکارمان بن و تێبگەن لە خەمە ڕۆشنبیریەکانی ئێمە.
نازین چۆنە هەر کارکتەرێکی کۆمەڵایەتی و سەقافی دیارە خەون و خولیا و پرۆژەی خۆی هەیە و بیرکردنەوە قەنەعەتی خۆی هەیە. ئێمە ناتوانین بیسە پێێنین بەسەر هیچ کەسێکە کەوەکو ئێمە بیر بکاتەوە و تەکلیفمان لە کەس نەکردووە. زۆرمان نییە تا لە کەسی بکەین. ئێمە خیتابێکمان هەیە، گوتارێکمان هەیە، ئەم گوتارە بە هەرچی پێمان بکرێ لە تەواوی دنیا ڕیکلامی بۆەکەین و هەوڵی بۆ دەین و ماندووش نابین بەوەی کە کاردانەوەکان کەمتر ببینین. خۆشببختانە ئێمە توانیمانە لە زۆر شوێن، لە زۆر وڵات، لە زۆر پایتەختی دنیا توانیمانە ئیشی خۆمان بکەین، ڕیکلام و مارکێتین بۆ ئەو فکرە بکەین کە کورد هەتاک و دەوڵەت نەبێ ناتوانێت وەکو مرۆڤێکی هاوچەرخ بژین. ناتوانێت هەمیشە ئینسانی داگیرکرا و ئینسانی پلە دووە لە کۆمەڵگەکەی خۆی و لە عێراقی ژێمەی بینینەوە تەوەکو مرۆڤی پلە دوو سیرەکردن. نەبەر ئێمە لەو پەڕی دنیا لە ڕۆژهەڵاتەوە کە دەوڵەتی سینە و ئیسەش ئاڵاکەیانە بین توانیمانە گوتاری خۆمان بگەێنین. خۆشببختانە ڕۆشنبیرانی سین، ڕۆشنبیرانی کۆری و ڕۆشنبیرانی زۆرێک لە وڵاتانی تر ئوردونیەکان ئەوان لێمان تێئەگەن و خیتە بەردەوام و توێژمان پێکەوە هەیە. ئەزانن کە ڕەوتێکی نەتەوەیی لە کوردستان خەریکە دروستە بێت چەکەرەکە کە ڕەوتێکی هاوچەرخی نەتەوەیی کووردە ئەتوانێ مخاتەبەی گەلانی تر بکە، ئەتوانێ بە زمانی ڕۆشنبیری خەمەکانی کورد بگەێنێ و ئەم هۆڵش کە ئێمە تێیا دانیشتون ئیسە بەرهەمی ئەو پەیوەندیە کە ئێمە لەگەڵ ڕۆشنبیرانی کۆماری سین خە خۆشببختانە هاوکاریەکی زۆری چاوی کوردیان کردووە و ئێمە زۆر سوپاسی گەل و حکوومەت و کنسولخانەی دەوڵەتی سینەکەین کە توانیان هاوکاری ئێمە بکەن بۆی لەسەر پێی خۆمان بوەسین و خیتابەکەمان بەردەوام بێ، چالاکیمان بەردەوام بێ. ئەم پردی پەیوەندیە لە نێوان ئێمە و لە نێوان ڕۆشنبیرانی ڕۆژهەڵات لە سەر ئەساسی ئەوە دروست بووە کە من بە قەنەعەتی خۆم وازان کۆمەڵی خەڵکی تریش ئێمە بۆردێکی ئەکادیمیمان هەیە کە نزیکی 15 مامۆستای جامیعە ڕاوێژ بە ئێمە ئەدەن ئێمە چی بکەین، چی بکەین، چی نەکەین. ئێمە قەنەعەتمان وایە لەبەر ئەوەی ڕۆژ ئاوا دەستی هەیە لە دابەشکردنی کوردستان و بەگوێرەی بەرژەوەندی ڕۆژئاوا گەلی کوردستان خراوەتە ژێر کۆلۆنیالیزمی عەرەبی و فارسی و تورکی، بەڵام ڕۆژهەڵات ئەو ئیرسەی نییە. ئێمە لەگەڵ سیاسەتی سینی، لەگەڵ سیاست و ڕۆشنبیری ڕۆژهەڵات هیچ مشکلەیەک و گرفتێکی ئەوتۆمان نییە و تا ئیسا هێزێکی ڕۆژهەڵاتی نەهاتووە گەلی کورد داگیر بکە. لەبەرەوە ئەکرێ لەگەڵ ئەوانە کراوەی زیاترمان هەبێەوە لێک تێبگەین و خەمی هاوبەشمان هەبێ. ئێمە بە زۆری بابەتی نەتەوەی لەگەڵ بابەتی ڕۆشنبیریە. ئەگەر دواییە سێری ماڵپەڕەکە بکەن ئێمە چەند بەشێکمان هەیە لە بەشەکانە بۆ نمونە هەر لە بەشی نەتەوە سازی، نیشتیمان سازی، لە بەشی شیکاری هەمانە ئەم جگە لەوانش بیرۆڕا و لەگەڵ ئەوەی ژا بەشی نامیلکە و کتێبمان هەیە. یعنی ئەمە مانگانە لانی کەم 2 بۆ 3 نامیلکەمان هەیە لە بەشی بابەتەکانی ژاوانی کە بابەتەکانە نووسرێت لە نەتەوە سازی، نیشتیمان سازی و تەنانەت لە بەشی تیرۆر ناسیوانە هەمووی مانگی لانی کەم 30 بۆ 40 بابەتی سەرەکیمان هەیە چکە لە بەشی بیرۆڕا. ئێمە لە ماڵپەڕەکەمان بەشی ئینگلیزی زیاتر خلاصەی ئەو بابەتانی کە لە بەشی کوردی سایتەکەمان دایئەنین وەرەگێڕینە سەر زمانی ئینگلیزی و هەر خۆشمنی کۆمەڵێک ستافی ئەکادیمی لە مامۆسایانی زانکۆ و مامۆسای ئازبەرز و وەرگێڕی بەتوانە لەگەڵمان کارەکەن. سەبارەت بەوەی کە کامە بابەت ئێمە وەرەگێڕینە سەر زمانی کوردی، ئێمە زیاتر سەر زمانی ئینگلیزی ئەو بابەتانە وەرەگێڕین کە لە بەشی کە فلتەراتی بەشی ئەکادیمی تەواوی ئەەکەن و لە ماڵپەڕ لە بەشی کوردی دایانێن. دوجار ئێمەش وەک خۆی لە بەشی ئینگلیزی کورتەیەکی لە 500 وشەیەکە تەرجەماکەینە سەر بەشی ئینگلیزی و دایانین.
بەردەوام کۆنتاکت و پەیوەندیمان هەیە لەگەڵ نووسەرەکانە بابەتی زۆر بە پێز و باشمان بۆ دەنووسن. ئێمە تەنانەت ئەو بابەتانی کە بڵاوێکینەوە لە ماڵپەڕەکە هەم پەیجێکمان هەیە بۆ دووبارەکردنەوە و دانانی بابەتی گەرماوگەرم. لەگەڵەوەیژە ئێمە ناڕاستەوخۆ هەر شتێک ڕووداد لە کۆی جیهانات، یعنی هەر لە ئەمریکاوە کاتێک کە باسی هەڵبژاردنەکانەکرێت، کاتێکە باسی هەر کێشەیەکرێت لە هەر شوێنەکە ئێمە لە پەیجەکە و لە ماڵپەڕەکە ئاماژەی پێەکەین، بەڵام ئێمە بەشی هەواڵیمان نییە، ئێمە هەر بەشی توێژینەوەیە. کاتێک کە توێژینەوە لەسەر هەر بابەتێکە کرێ ئێمە بەشی خۆمانمان هەیە و لە بڵاوکردنەوەکەیە. ئێمە ئەم ناوەندە هەوڵماناوە بە شێوەیە فراوانی کەین کە دەنگی نەتەوەی کورد ئەو خواستانی نەتەوەی کورد بگاتە هەموو شوێنەکان. یعنی ئێمە کاتێک کە بە زمانی ئینگلیزی وەرەگەڕین لە داهاتوویژە، یعنی پێمان خۆشە ئەگەر بودجە و ئەگەر ئیمکانیات هەبێ بەشی عەرەبیەکەی شکەینەوە، چونکو ئێمە بە حکمی شوێنەکەمان هاو سنوورین لەگەڵ وڵاتانی عەرەبیە بە زەروری ئەزانین کاتێک کە ئەم سێ بەشە بتوانین بە هەموو شێوەیە چ معانات بیگەین شوێنان، چ ئەوەی کە داواکاری و یاخود ئێمەش بتوانین بە زمانێک حیواریان لەگەڵا بکەین کە خۆیان لێ تێبگەن و زمانی خۆیان بێت. ئیشەکان لەبەر چاون ئەمە یەک دوو خەمەکەیش خەمی ئێمە نییە تەنها، ینی ئەو خەمەکە ئێمە هەڵمان گرتۆ بەڕاستی خەمی من و جەنابت و حیزبێک و ڕێکخراوێک نییە بەتەنە، ئەمە خەمی نەوەکانی کووردە، خەمی 50 ملیۆن کووردە. جارێک لە مەحفەلێک بە کۆمەڵێک کەسایەتی زۆر گەورەی عێراق و سووریا و تورکیا ئاشمان و دەو کاتە پێمانتن ئەو جیلەکە ئیستا بەڕێوەیە قوبڵ ناکات تۆ دەوڵەتی هەبێت لە تەنیشتیا بەڵام کورد دەوڵەتی نەبێ. ئێمە ئەبێت تەسویقی ئەم خیتابە بکەین، جا لەما هەمومان هاوبەشین. جوولەکەکان نەبوونە دەوڵەت ئەگەر هاوپەیمانی ڕۆشنبیران و سەرمایەداران نەبووایە. سەرمایەداران تەمویلی سندوقی دروستکردنی دەوڵەتی یەهودەکەن. لەبەر ئەوە سەرمایەدارانی کورد ڕاستە خوا پێداون و کەسابەتەکەن و هەرچی ئەکەن، بەڵام دوجار ئەرکێکی گەورەی نەتەوەیشیان لەسەر شانە. ئەوان تەنها ئەرکی بەخێوکردنی ماڵ و مناڵ و ڕەفاه بۆ ماڵ و مناڵی خۆیان لە ئەستۆ نییە. ئەرکی گەیاندنی نەتەوەی کورد بە ئامانجە گەورەکانی ئەرکی تەنها ڕۆشنبیران نییە، ئەرکی سەرمایەدارەکانە، سیاسەتمەداران. لەبەرەوە من هیوادارم، ناڵێم هاوکاری چاوی کورد بکەن بۆ نەڵێن بۆ خۆیەتی، بەڵام هیوادارم ئەوان ڕێکخراوی تر دروست بکەن وەکو ڕێکخراوی ناوەندی چاوی کورد کە بە سپۆنسەری کۆمپانیای دەروازە کارەکانیەکە. من هیوادارم ڕێکخراوەکانی تریش هەریەکێ لایەن سەرمایەدارێک و تەمویل بکرێ و هاوکاری بکرێ و دەستی بگیرێ، بەڵام استراتیجەکە نەتەوەیی بێ بۆ ئامانجی دروستکردنی دەوڵەتێک بێ بۆ نەتەوەی کورد بۆ نەوەکانی داهاتوومان. ئێمە وەکو نەتەوەی کورد چەندەها نووسەری زۆر باش و ئازبەر زمان هەیە و خاوەن پێشبینی زۆر واقعیانە و زۆر جار پێشبینیەکان لە ئاستی نێودەوڵەتیا زۆر بەڕوونی دێتە دی. ئێمە دێین مەبەستمانە کە بە دنیای دەرەوە بڵێن بەشی کوردی بەشی نووسەری کوردیش هیچیان لە نووسەرە جیهانیەکان کەمتر نییە و دەتوانن هاوشێوەی ئەوان شت بنووسن. بنمونە لە بەشی بیرروڕا چەندەها کەسێک بەتوانامان هەیە پێشبینیان هەبوو بۆ هەڵبژاردنەکان و هۆکاری سەرکەوتن و بڵین سەرکەوتن و سەرنەکەوتنی هەڵبژاردننی هەر وڵاتێک بە جیا پێشبینیەکانیان دقیقەتوانم بڵم ناڵم 100% بە 195 هاتووەتە دی. کارگەڕی ناوەندەکەم ینی ئەندامی دەستی کارگەڕیم بەرپرسی بۆردی کارگەڕیم کە کارگەڕی و دارایش هەر لە ئەستۆی منایە، ئیترەمە بۆ دوو خولە من دەستەی کارگەڕی. کارەکەی ئێمە ئیتر کارگەڕی و داراییەکە ینی ڕوونە کاری چییە بە شێوەیەکی گشتی، بەڵام لە سەرەتای کارکردنمانە ئێمە داوای هاوکاریمان لە هەندێک کۆمپانیا کردووە، لەوانە کۆمپانیای دەروازە کە زۆر بەباشی هاتن بەدەممانەوە، بەڕاستی سوپاسیان ئەەکەم. لەو کۆمپانیایشی کە هەندێک هاوکاریان کردوین کۆمپانیەکانی تر، کۆمپانیای MD هاوس بۆ کەلوپەلی حەمامات هاوکاری کردین و زۆر بەباشی هاو بەدەممانەوە. زۆر سپاسی کاک ڕێباز دەکەم کە خاوەنەکەیەتی. کۆمپانیای عەقارات مەنار لە هەولێر کە تا ئێستا 15 فەرعی هەیە، 15 لقی هەیە، بۆیە بەباشی هاتن بەدەممانەوە و هەر لە سەرەتای پرۆژەکەمان
ناوەندی چاوی کورد زۆر هاوکارمان بوون. من لێرەوە زۆر سپاسی کاک شێروان ئەەکەم کە وەکو برایەکی خۆم وایە لەگەڵ کاکچیایی هاوڕێی. ئەمانە گرنگن لە کە باسم کردن بەڕاستی سوپاسیان کەم لەبەر ئەوەی کە تۆ خانوویەک ئەەکەی سەرەتا لە ئەساسەوە دەست پێکەی. ئەگەر ئەساسەکەت پێ نەکرێ بناغەکەیت پێ نەکرێ ناتوانین دەست پێ بکەی. ئەوان وەکو سەرەتایەکی کارەکەمان وەکو بەردێکی بناغەکە هاوکارمان بوون. بۆیە ئەمە زۆر گرنگە و هیوادارم پێزانینەکەمان قوبوڵ بکەن ئەوەندە. وەکو کاروباری ئیداریش بەڕاستی کاروباری ئیداری ئێمە لێرە من هەر خۆمم هاوکارم نییە. لەگەڵ ئەوەش هەمەکارەیە بۆ نمونە کاروبارە تەکنیکیەکان زۆر جار هەر من کردومە مەسەلەن ئەو کاروبارانەی ئەوە جگە لە دارایی کە موچەیە و ڕاپۆرتە و مەسەلەن ئەو شتانەکەی ئیداریەکە کڕین خۆمە مەسەلەن چاکردنەوەی بۆ نمونە هەر شتێک هەبێت کە بەدەستی خۆم بتوانم چاکەم بەڕاستی ئەو ئەرکەشم خۆم بە ئەرکی سەرشانی خۆم بزانیوە کەبی نەخێر هیچ بڕەپارەیەک لە حکومەت وەرناگرین. هەر حکومەت ئەوەشی نەماوە بزانم لەبەرەوەی من ئاگادارم تا ساڵی 2014 هاوکاری زۆر لە ڕێکخراوەکانەکرا. کەسی ڕێکخراوێکی دامەزراند و تەنانەت ئەشی کرد بە سەرچاوەیەکی کۆکردنەوەی داهات کە مەڵێ وسوڵاتی فاتورە و وەسلی لابەلای هێنا و خۆی پڕێ کردەوە. بەڵام ئێمە هەر ئەو کۆمپانیایانە هاوکاریمان ئەکەن و کۆنسوڵخانەی چینیش لەم دواییانە ئەو هۆڵی کە بینیتان کۆنسوڵخانەی چین هاوکاری کردین سیستەمەکەمان بۆ دامەزراند لەگەڵ کۆمەڵێک هاوکاری تری وەکو کۆمپیوتەر و هەندێک کەلوپەلیتر. ئەوەژی کێکە لە سپۆنسەرەکانی کە لەم دواییە بەم شێوەیە بەم قەبارەیە بەشدار بوونتیایە. توانیمانە کتێبخانەیەکیش سەرەتای بناغی دروستکردنی کتێبخانەیەک دروست بکەین و ئەم کتێبخانە ئەمانەوێ زۆربەی زۆری سەرچاوە و مەرجەعەکانی سیاسەت و قانون و علاقاتی دەولی تیا بێ و بەشێکی تایبەتی تێدا بێ بۆ ناسینی سین ناسی ئەو سەرچاوانی کە باسی سین و پێشکەوتنی سین و ئەوانە ئەکەن و بەشێک تایبەت دائنین بۆ ئەو مەجالە و دەوڵەت سازی تیابێ و کتێبان و سەرچاوانی کە باسی دروستکردنی دەوڵەتەکەن و ئەزمموی ئەو نەتەوانەی تر کە توانیویانە بگەنە دەوڵەت چۆنی بووە چۆن توانیانە لە دواکەوتنێکی کوشندەوە بەرز ببنەوە بۆ ئاستێکی باڵا. ئێمە ئەو کتێبخانە بەو شێوە دابەشەکەین و ئێمە سێ کتێبمان تا ئیسە توانیوە چاپ بکەین. ئەوەی دەوڵەت کتێبی دەوڵەتی یەهود کە نوسخە ئەسڵیەکەی ئەوەی کە تێۆدۆر هێرتزل خۆی نووسیوێتی دوجار ئەم کتێبەی پرۆسی حکومڕانی لە چینمان هەیە کە سەرۆکۆماری چین نووسیوێتی دیارە ئێمە ئەومان پێشکەشی زانکۆی پەکین کردووە و پێشوازیەکی زۆری لێکراوە لەسەر ئەساسی ئەوەش لیژنەی ناوەندی حیزبی شیوعی سینی سوپاسی گەلی کوردەکە لەسەر ئەو کتێبە و ئامادەی هاوکاری ڕۆشنبیری کورد بکە لە ڕێگەی چاوی کوردەوە و ئەم کوراسەمان هەیە کوراسەیەکە کە بە سەرپەرشتی بۆردی ئەکادیمی ناوەندی چاوی کورد دروست کراوە و 14 مامۆستای جامیعە لە 3 زانکۆی کوردستان بەشدارنتیایە و ئەمانەیە بزانین لە سەردەمی کازمی ئەبێ کورد چی بکە و ئەو هەڕەشە و مەترسیانەی سەردەمی کازمی لەسەر کورد دروستیەکە چییە. سەرەتایە جارێک کتێبخانەکەمان ئێمە تقریبان هەفتەیە کە دەستمان بەوە کردووە کە سەرچاوی بۆ دابین بکەین و هیوادارین ببێتە کتێبخانەیەکی دەوڵەمەند.